طبعا خۆشترین کات لای بەخێوکردبانیتان باش. کاکسان باەکشت باسکەین لێرەیە ئەگە سێری کەینەمە خوێنی پێوە ئەیبینن ئەها تۆزێ خوێنی پێوەی بینی تەبەن ئەمە حکمەتەکە لە چییە کاکسان خۆتوا من یارمەتی بەم بەس حکمەتەکە لەوایە ئەمە ئێستا کە دایکەکە لە سەریە نیشەیە کە بە خاوە خاوە هێلکەکە ئەکاتەوە ئەو خوێنە وشک ئەبێتەوە ینی تووشی ئەوە نابێت تووشی نەزیف ببێ ئەوە ببێ ئەوە حکمەتەکە لەوایە ناخۆتوان بخۆم بۆی پشکێنم ئەگەر لە حاڵەتێکە تەڕی نەبینین ئەگە جوان سەیری کەین ئادە یەک دقە ئەگەر سەیری کە ها تەڕی پێوەیە کاک جوان سەیری کە کاکسان قادر ئەها تەڕی پێوەیە وایە خۆی ئەو تەڕیە بۆیە ئاوە بە خاوە خاوە خۆی ئەوە حکمەتێکی تایە ناخۆوانە بۆ یەکسەر خۆی هاتە دەرەوە دایکەکە لە سەریە نیشە گەرمی هاتێ وردە وردە وشکە بێتەوە کتریەتە دەرەوە بە ئەیبینی تەڕیتە کاک سانقادر ئەیبینی ئەها تەڕی پێوەیە وشک نەبووەوە ها خۆی ئەبێ خۆی ئەم ئەو قوتەی هەبێ ئەو یەلکەیە پشتێنێت دەگەوانە بیانی ئەم بێچوە زەعیفە و بێچوێشی بەهێز نییە لە حاڵەتێکا کە ئێمە شێمان تەواو بێت ئەیبینی ئا خۆی تەبەن ئێستا بۆچی سەریشی لە پێشایەدە دەرەوە لەبەرەوەی ئەلێرا کە زەردێنەکەی تایە ئەلێرە لەویا زەردێنەی تایە ئەو زەردێنەیە هەرکو خۆراک تا بە تەواوەتیەدە دەرەوە ئەو خۆراکە هەر ڕێژەیەکی زۆر کەمیتیا ماوە ئی خوات یا ئەو شوێنەی کە ناوکەکەی بە بەو شوێنەوەی کە خۆراکەکە وەرەگرێ ئەیبینی ئەوە هەر با بڵین ئەبێ وشک بێتەوە و خۆی بە ئۆتۆماتیکە وشک بۆ ئەقرتێت بە ئاسانی ینی بەڵام ێستا ئەگەر دەری بێنین ئێمە لەوانێت تووشی کێشەیکین ئەیبینی تەڕیتیایەک ئەها ئەیبینی تەڕیتیایە ئەلێرا کاکسا ئەها ئەلێیا تەڕیشی تیایی بینی نا کاک سان هیچ خراپ نیتت ناڵێم ئەمە حکمەتی تیا ئەمە خۆی ینی تۆ ئەگەر ئەمە لە شێوە من ویستم شوێ بڵین بۆم نەکرا لە ناوە جوێ لێتی کە قرتە قرتەکا و زیکە زیکەکا لە ناوە بێچۆکە کە ئەوێ بیشکێنێت ئەمە ئەگەر شێمان نەبێت ئەتوانی یارمەتی بەڵام ئێمە شێمان مەزبوطە کێشەی شێمان نییە ماشەڵڵا لایستان زۆر سپاسانەکەم ئەوەی سە مەفروزە دایکەکە بێتەوە سەری لەسەری بنیشە و گەرمای باتێ لەبەرەوە لێرە ئاوەستین
چاوی من لە خزمەتتانام زۆر سپاس کاتێکی خۆش بۆ وتان خواتان لەگەڵ